گفتوگوین پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک مەنسوور عەزیزی توێژەری سیاسی. کاک مەنسوور سڵاو لێبێ. مادوونەبی کاکڕان بەخێرات سەر شەو زۆر بەخێر بێ. خۆشحاڵم لە ستۆدیۆ بەیەکەوەین زۆر جار بەرنامەمان کرد لە دەرەوە. خۆشحاڵم کە لێرە دەتبینم. کاک مەنسوور بە بڕوای تۆ ئەم بەرکەوتنانەی نێوان هێزەکانی ئەحمەد شەڕ و هێزەکانی سووریای دیموکرات بۆ ڕوو دەدەن. ئایا بەردەوام دەبن لە ئایندەشدا؟ وی پرسی کورد لە ناوچەکە پرسێکی استراتیژیکە بۆ وڵاتانی ئەو ناوچەیە و لە سووریە بە تایبەتی کە سووری ئێستا لەسەر زەریای سپی ناوەڕاستە و زۆر دەسەڵاتی ئیقلیمی و ناوچەی و جیهانی تێدا دەستیان هەیە و بەرژەوەندیان هەیە. بە باوەڕی من زۆر جار گوتوومان من ئەو ئاڵۆزیانە درێژەیان دەبێت لەبەرەوەی کۆمەڵێک بەرژەوەندی ناوچەی و جیهانی تێدا کۆبوونەتەوە کە دێتە سەر پرسی کورد هەستیاریەکی تایبەتتر هەم لە ناوچەکە هەم لە سووریە بەرچاوە بە تایبەتی لەلایەن تورکیەوە بۆ سەر پرسی کورد چون کاریگەری ڕاستەوخۆی دەبێت بۆ سەر پرسی کورد لە باکوور هەر شیوە پێشکەوتنێکی کورد لەوێ کاریگەری دەخاتە سەر باکوور زۆر ڕاستەوخۆ هەر شیوە پێشکەوتنێکی کورد لەوێ کاریگەری دەخاتە سەر باشوور و تەنانەت ڕۆژهەڵاتی کوردستانیش کەواتە لەم ڕوانگەیەوە چاو لە بابەتەکە بکەین دەبینین کە جێگە لەوەی ئاڵۆزیەکان درێژان دەبێت لە سووریا وەک جۆگرافیا بە تەواوی جۆگرافیای زیازی لەسەر پرسی کورد ئەو ئاڵۆزیانە زیاتر و هەستیارتر دەبن بە باوەڕی من. باشە دەڵێی پەیوەندی ڕاستەوخۆی بە تورکیاوەیە دەبینین لە تورکیاش خۆ ئێستا پرسی ئاشتی لە بەرباسە لە گۆڕەیە ینی تورکیا دەیەوێ ئەو بە شەشی کوردستان کە پەیوەستە بە خۆی باکووری کوردستان ینی لێ پرسی ئاشتی بێنێتە گۆڕێ ینی بۆ لە تورکیا لە نێو خاکی خۆیدا دەیەوێ پرسی ئاشتیە بێ لە سووریا ئەمەی ناوێ. تورکەکان لە ڕاستیدا بە باوەڕی من هەوڵی چارەسەری نادەن ئەوان دەیانەوێت سەری خەڵک لە بن بەفر بکەن واتە دەیانەوێت بابەتەکە بە ناوی چارەسەریەوە بشارنەوە بەڵام لە ڕیشەدا لە ڕوانگەی میساقی ملیەوە بە بابەتەکە دەچن کورد عەرەب تورک بخەنە چوارچێوەی میساقی ملیەوە کە بەرژەوەندی ناسیۆنالیزمی تورکی تێدایە بەرژەوەندی باڵای عوسمانیزمی تێدایە کە ئێستا ئەردۆغان هیدایەتی دەکات ئەوە بۆیە ئەوان لە هەر شیەوە ڕێکەوتنێک خاڵێک لەسەر پرسی کوردکە لە ڕاستا و هاوتەریب لەگەڵ بەرژەوەندەکانی ئەوان نەچێتە بژێ هەستیارن دەستی تێوەردەدەن نایەنەوێ شاخە یا لقی سەر بەخۆی بوو بێتەوە لە ئاسی نێودەوڵەتی و ناوچەیدا وی بە باوەڕی من ئەوەی لە تورکیایە قەرار بوو 1 ئۆکتۆبر هەندێک هەنگاوی جدی بنێن دیارە شتەکە پرۆسەکە بەو پێوەی کە باسییان کرد نەچۆتە بێژێ هەستیاریان لەسەری هەیە نانەوێت چون هەرچەند پرسی کورد بچێتە سەرتر بابەتی ناسیۆنالیزمی تورک دادەبەزێ بەرژەوەندیەکانیان دادەبەزێ و مشتێکی ئاساییە تورکەکان بە باوەڕی من دەبوو هەر بەو شێوەیە هەنگاو بنین کە ئێستا دێنین. باشە هۆکارێن بەرکەوتنانی ئێستا ناوبەناو هەندێک جار دەوترێ بۆوەیە کورد لە دێرە زۆر نەمێنێ یان لەو گەڕەکانی کە عەرەبێکی زۆری تێدا نیشتەجێن و بەدەست کوردەوەن ینی کورد لەم جێگانە نەمێنن ئایمانە بیانوە سەرەکیەکەن یاخود نا خواگرت پێناسی جۆگرافیایی سیاسی بکەین و کورد لە ڕۆژاوای کوردستان وەک خەڵکی سووریە دابنین ئەوە کێشە نابێت کورد ئەگەر دمەشقیشی لێ دەستا بێ بۆ سەدان ساڵە عەرەب فارس تورک کوردستانێ لە بندەستە کە دەڵی کوردستان هەیە دەڵێن هەمومان عێراقین هەمومان خەڵکی تورکین هەمومان ئێرانین بۆ کورد لە سووریە بە پێی پێناسەی ئەوان خەڵکی سووریە نییە جاوەکەی کێشەیە ئەگەر کوردێک لە دەیرە زور لە ڕەقا یا لە حەما یا لە حومس یا لە دمەشق دەسەڵاتی هەبێ دیارە ئەوان دووفاقی کایە دەکەن لەکوێ بە قازانجێر بێ خەڵکی سووریین موسڵمانین هەمووان لەکوێشدا بزانن ناسیۆنالیزمی عەرەب لە ژێر زەختدایە پاڵەپەستۆی هێزی تورکی هەیە ئەو دەم دەڵێن لانی کەم ڕقەمان بۆ پاشدەن دەیرە زورمان بۆ پاشدەن ئەمە سیاسەتێکە لە ڕاستیدا لە لای من بابەتێک بۆ هەردەم ڕوون بۆ کە ئەوە دەست پێ دەکەن و لەسەر ئەو بنەماییەکە پاشەکشە بە ئیرادە بەورە کاراکتری بوونی کورد لە سووریا بدەن کە ئەمە قازانجی کۆمەڵێک وڵاتی تێدایە لە ئاستی ناوچە. باشە بۆ کورد ئێستا دۆخەکە چۆنە بینیمانیانی ڕاستە و خۆ مەسەلەن هەم دەوڵەتی سووریا وەکو سووریا ئەحمەد شەرع هاتنە سەرخەت هەم مەزلوم کوبانی هاتنە سەرخەت دانیشتیان کرد و جۆرێک لە ڕێککەوتن کراوە وەزیری بەرگری وتی ڕێککەوتین ئایا ڕێککەوتنێکی ناچاریە یان چۆنە؟ مێژووی چارەسەری پرسی کورد پیشانی داوە کە هەر کات دەسەڵاتەکانی ناوەند بەڵێنێک دەدەن ئەگەر پاڵەپەستۆ و زەخت لە سەریان نەبێ بە ئاسانی پاشەکشەی لێ دەکەن لە باشوور نمونەمان هەیە لە ڕۆژهەڵات نمونەمان هەیە لە ڕۆژ ئاواژ ئێستا هەمان ئەزمونونەکانی ئەو کاتە ئەتوانن دووپات ببنەوە ئەگەر کورد خاوەن کاراکتری فشار نەبێ بۆ خۆی ئەگەر نەتوانێت لە بواری دیبلۆماسی و بە تایبەتی سەربازیەوە خۆی وەک ئاڵایەک قامەتی ڕانەگرێتەوە و استراتیژیەن بۆ بابەتەکان نەڕوانێ
ئەوان ئێستا بەڵێن دەدەن لە ڕێکەوتنامەیەکە کە دەی ئازار کرا هەشت خاڵی تێدا پێناسەکە دیارە لە بەندی یەکەمیدا دیارە کە دەبێ کورد ڕۆڵی هەبێت لە بەندی دووەمی دیارە کە کورد پێکاتەیەکی ڕەسەنە بەڵام کە باڵانسی دەسەڵات گۆڕا یا ئەحمەد شەریع دڵی خۆش بوو ڕۆیشتە ئەمریکا و هەندێک شت هەندێک بابەتیان هەست پێ کرد ئاڵوگۆڕ هەیە ویستیان وەک ناوچەکانی دروست وەک ناوچەی عەلەوی پەلامارێکی ئەوێش بدەن من پێم وایە وە گوتوشمە زۆر جار چون کورد لە 2014 تا ئێستا لەباری سەربازیەوە لەباری ڕێکخراوەی و ئۆرگانیەوە ئامادەگی تەواوی هێزری و سەربازی هەیە لەو باوەڕان نیم لە بارودۆخی ئەمڕۆدا پاشەکشە بە پرسی کورد بکرێ لەوێ باشە هەندێک دەنگەوە بۆ هێشتا بە فەرمی نەمان بینەوە دەڵێن مەزلوم کوبانێ داوای هەرێمێک دەکا یعنی ئایا بوونی هەرێمێک لەوێ قوبڵ کراوە یعنی یان مستەحیلە لە ریال پۆلیتیکدا ئەوەی کە هێزی هەیە لەسەر زەوی لە سەردەمێکە کە ئێستا لە ڕاستیدا پاور ستیتی بەڕێوەیە هێزەکە دە سنووریاری دەکا خاکت گرت خەڵکت گرت لە دەست دەرناهێنەوە قۆناغەکە گۆڕاوە بە باوەڕی من ئێستا من وەک خۆم دەڵێم گوتوشمە ئێستایش دەڵێم نەک هەرێمێکی تایبەت بۆ ڕۆژاوای کوردستان جێگیر دەبێت دەچێتە پێشێ بەڵام ئەو مەرجانەی من لە زێنمدایە جێبەجێ ببێ بگرە باوەڕم ئەوەیە کە زۆری پێناچێت کورد لە دیمەشقیشا دەسەڵاتێکی باڵای دەبێت جۆغرافیای سیاسی سووریا هەڵکەوتەی جۆغرافیایی سیاسی سووریا هەڵکەوتەی لە نێوان تورکیا و ئیسرائیلدا بەرژەوەندیەکانی ئیسرائیل لە ئێستادا بۆ 30 ساڵی دی بۆ 50 ساڵی دی پێمان دەڵێ کە پێکهاتەیەک پێویستە کە لە لای ئەوان پارێزراو بێت لە لای ئەوان جێی باوەڕ بێت و بتوانن حسێبی ئەو 50 ساڵی لەسەر بکەن کە بنە دۆستی من پێم وایە باشترین دۆست بۆ ئەمریکایەکان بۆ ئیسرائیلەکان بۆ ئوروپایەکان کە کێشەی استراتیژیکیان لەگەڵ تورکی هەیە هیچ کەس نییە لە وڵاتە جگە لە کورد ئەتوانێت دروستە بێ ئەتوانێت عەلەویە بێ بەڵام ئەمانە کاراکتری ناسەقامگیرن لە یاریە ڕامیاریەکاندا کوردم پەیامی داوە بە تایبەت ڕەنگە بۆ ئەمریکا کاریا بەشیان زۆر پێکەوە هەبێ بەڵام بۆ ئیسرائیل وەکو بینیمان یعنی هیچ لایەنێک وەکو ئیسرائیل ڕاستەوخۆ لەسەر هاوپەیمانەکانی خۆی ناتە جواب بینیمان چی بۆ دروزەکان کرد بەڵام ئایا کورد ئەم پەیامی گەیاندووە ئیسرائیلەکان باوەڕی من ئەوەیە کە پەیوەندی بە هێزیان لەگەڵ کووردا هەیە بە تایبەتی لە ڕژاوە لەوانەیە ئاشکرا نەبێ و لەوانەیە پێشیان باش نەبێ ئاشکرا بێ بە باوەڕی من زۆر جان بیستمە لە زمانی بەرپرسانی ئیسرائیل دەڵێن کوردەکان دەتوانن خۆیان بپارێزن ئێمە دروزەکان دەب کە دەڵێ کوردەکان دەتوان خۆیان پارێزن کۆمەڵێک شت هەیە لە پشتی ئەو ڕستەیەوە کە نەک لەبەر چاوی ڕەشی کورد لەبەر بەرژەوەندی و مانەوەی وڵاتەکەی خۆیان پێویستە لەو نەخشە ڕێگەی کە دروست دەبێ بۆ ڕۆژهەڵاتنەوە ڕاست کورد یاریکەری سەرەکی بێ دەنا من دڵنیات دەکەمەوە ئەو ئەمنیەتی کە ئیسرائیل دەوێت بۆ 50 ساڵی دیکە بەدەستی نایەنێ باڵانسەکان دەگۆڕێن قۆناغی ترامپ تەواو دەبێ دەکرێت کۆشکی سپی پەنتاگۆن ئاڵۆگۆڕی بەسەردا بێلە دەکرێت یاری ڕامیاریژی ئەو پولۆتیکی لە نێوان زلهێزاندا ئاڵۆگۆڕی بەسەردا بێ بەڵام کاراکترە هەردەمیەکان دۆستە هەردەمیەکان کە بتوانی دروستیان بکێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو کاراکترە سەرەکیانن ئیسرائیل حسێبیان لەسەر دەکا بۆیە ئەمە کورد دەگرێتەوە و نەک لەبەر ئۆپتیمیست بوون گەشتبین بوون بە پێی فاکتۆرەکان کە بوونیان هەیە من باوەڕمەوەیە کە کورد یاریکەری سەرەکیە و پێویستیان پێەتی و ڕەونەخ دەگرێ باشە هەروەی کە پێشتر وتم یعنی زۆر ئێمە لێرە لەم پارچێش زۆر چاومان لە ڕۆژاوای کوردستانە ئایا هەروە بەجێگیری دەمێنێتەوە یعنی ئایا ئێستا دەزانی ئەحمەد شەرع هێزەکەی ڕەنگاو هێزە تۆکمەیە نەبێ ێرش بکاتە سەر ڕۆژاوای کوردستان بەڵام دەبێ هێراوە چاوەڕێ بینێتە ئەوان خۆیان بەهێز دەکەن و ڕۆژێک لە ڕۆژان پەلامارێ و ناوچانە بدەن کورد لەوێ بەدیلی چییە بۆمە پرسەکە ڕاست ئەوەیە کە ئێستامی دەبینی کورد لە ڕۆژاوە هەروە چاوەڕوان ناکەن تا ئەوان خۆیان کۆکەنەوە ڕاستە لە ماسمێدیەکان ئەوان زۆر دەرناکەون لە ئاسی نێودەوڵەتیدا دەرناکەون لەبەر چیە لەبەر ئەوەیە کە لە ئاسی نێودەوڵەتیدا لە چنینی خشتەکانی پشتەوە کورد خەریکی چنینێکی ئارامە لەباری سەربازی و ئەگە سەرنج بدەیت لەباری دیبلۆماسیەوە چێ لە پاریس بێ چ لە واشنگتن بێ چ لە بلژیک بێ چ لە شوێنە گرنگەکانی بڕیاردانی جیهان وەک کاراکتر کورد بوونی هەیە بەڵام لەگەڵ ئەوە شکا گرانکۆ ئێمە لەم قۆناغ هەستیارەدا دەبێ زیاتر هەستیاری بدەین بە خەرجدا وە کورد یعنی پاڵی لێ نەدەینەوە پشتێنی لێشل نەکەین یەکەم شتیش ئەوەیە کە ڕێبەرانی کورد بزوتنەوەی کورد لە هەموو پارچەکان و بەتایبەتی لە ڕۆژاوی کوردستان دەبێت درێژخایەن دوورمەودا بۆ پرسەکان بڕوانن هاوپەیوەندی تونێلیش ئەگەر بووە بە ئاشکراژ ناتوانێت ئەنجامی دەی دڵسۆزی تونێلیش ئەگەر هەبووە
دانانی استراتیژی قوڵایی استراتیژی دەبێ کورد لە نێو ماڵی خۆیدا ئەنجامیدا ئەمە خاڵی یەکەمە بۆ ئامادەبوون بۆ ئەو سەرکەوتنە ژێرخانەکەیە سەرخانەکەواتە پەیوەندی دیبلۆماسی پەیوەندیگرتن لەگەڵ خەڵکی دیکە بابەتی هێز بابەتی خۆپاراستن ئەوە سەرخانی ڕووداوەکانن کە من پێم وایە ژێرخانەکە هەنگاوی یەکەمە کە ئێمە دەبێت پەرەبەوە بدەین. باشە ئەو ئەزمونەی کێسە لە ڕۆژاوایە هیچ مەترسێکی لەسەر لە ئێستادا تەواوی ڕۆژاوە لە مەترسیدایە تۆفانێکە زریانێکە لەوێ هەڵکراوە ئێستا بە باوەڕی من پاپۆڕوانێکی باشی دەبێت زریانوانێکی باشی دەبێت کە لەو پاپۆڕە لەو زریانە تێپەڕێ بگاتە کەناری ئارام ئامرازەکە هەیە پاپۆڕەکە هەیە ڕێکخراوە خۆی گرتووە سپای هەیە دەنگوناوی هەیە کچ و کوڕی ئەو وڵاتە لە سنگیان کردو بە خەڵغان بۆ پاراستنی ئەو بەرژەوەندیانە ئەمانە هەمووی هەیە بەڵام هێشتا تۆفانە تۆفانێکی دوورمەودا بەڕێوەیە ئەکرێ لە ئەمڕۆ تا 10 ساڵی دیکەش درێژی هەبێت تا ئێستا چۆن مامەڵیان کردووە لەوێ من بە باوەڕی خۆم پێم وایە زۆر سەرکەوتون سەرکەوتنێک یەکەمەوەیە تۆ کردارەکانیان دەبینی هەنگاو و کردارەکانیان دەبینی لە بەرەی بەرگریدا قوربانیدانەکانیان دەبینی لە ئاستی ئاوەدانکردنەوەدا دەبینی کاراکتری ئاوەدانکردنەوەکانیان دیارە دووهێزی و چەند هێزی و چەند فاقی زۆر کەمترە لەوێ یا نایبینی من یا زۆر کەمترە مەترسی هەردەم هەیە دەڵێن لە نێو ئستئفاە هەست دەدا عەرەب هەیە کورد هەیە ئاشووری هەیە کێشەیان لە نێوەندایە ئەمە پرۆپاگەندەی جەنگی خاسەیە جەنگی تایبەتی بەرامبەرەکانیانە کە ئاژاوە لەوێ دروستکەن بەڵام تا ئێستا بە باوەڕی من لە پلەی 1 تا 10 ئەگەر چاوی لێ بکەین من ئەتوانم کاراکتری حوتی پێ بدەم هێندە باش چوونەتە پێشێ کە ئاوەتە خوازم ئەمە باشتر و باشتر بێ بە ئەزمونتر بێ و بتوانن لە ئاستی باڵاترا بچنە ناو هەندێک یاری دیکەوە بۆ ئەوەی دە لە سەردایان پێ بدەین ئەو هەڵەوکەم و کوڕیانە چیەکە کراوە لەوێ لە ڕاستیدا ئەو کەم و کۆڕیانەی کە هەیە بەشێکی کاراکتری خارجی کاریگەری دەخات فاکتۆری خارجی کاریگەری دەخاتە سەری بۆ تورکەکان ئێستا بۆ نمونە هەوڵ دەدەن لەگەڵ جیهانی عەرەبدا لەگەڵ سعودی لەگەڵ وڵاتانی تر کاری بکەن پاڵە پەستۆ دروستکەن لە ڕێگەی شەرعەوە بۆ سەر کوردەکان لەلایەکەوە سعودیەکان هەندێک جار دەڵێن دەبێت دیمەشق بەهێز بێ ئیماراتی متحدە دەڵێن دەبێت ئەحمەد الشەرع پارەی کارمەندەکانی بدەن حقوقیان بدەن پێ بگرن هەندێک جار لەگەڵ بەرژەوەندی تورکەکانە لە یەک دەدەن هەندێک جار هاوتەری بن هەندێک جار ئیخوانیەکان لەگەڵ ئەوانی دیکە دژ بە یەکن بەڵام هەندێک جار دەبینین تورکیا و میسر لە یەک نزیک دەبنەوە بە پێی باڵانسنەوە دەوڵەتەکان کوردی چون کاراکتری دەوڵەتی نییە زۆر جار لەو نێوانەدا باهۆزێک هەڵدەکا و بردەکەوێ و بەداخەوە تا ئێستا تام قۆناغەش نزمترین دیواری کووردا و ئێمە بەردەکەوین لە هەر ئاڵگۆڕێکدا کاک مەنسووری عەزیزی توێژەری سیاسی سپاس دەکەم سپاس بە بەشداریکردن ڕێز و حرمەتم هەیە سپاس بۆ ئێوە زەحمەتان سەر بژی